ڕێکخراوی GIZ ئەڵمانی بۆ هاتوچووی مامۆستایانی هەرێمی کوردستان زیاتر لە 7 ملیۆن دۆلاری سەرف کردووە بۆ ئەو مامۆستایانەی کە هاتوچۆ دەکەن تەبیعی و هاوکاریەکی تریش کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی ڕابردوو بڕیاریدا مانگانە 6 میلیار هەموو مانگەک 6 میلیار بۆ پاڵپشتی هاتوچوو بۆ مامۆستایان هەرێمی کوردستان سەرف دەکات. ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بە هەموو مامۆستایەکان هەیە، یعنی وەکو ڕێکخراوی GIZ نییە، GIZ تەنها بۆ مامۆستایانەی کە هاتوچۆ دەکات. ئەو مامۆستایە کە هاتوچۆ بکات کە دەوام بکات ئەو هاوکاریە دارایانە وەردەگرێت، ئەوەی کە نەچێت ئەوە دەوام ناکات. بێگومان ئەگەر دەوامیش نەکرێتەوە پرۆسەی یان ساڵێکی خوێندنی خوێندکار و قوتابیانی سنووری پارێزگای سلێمانی بەڕاستی دەفەوتێت کە بۆ 2 مانگ بە هیچ زۆرێک خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی قەرەبوو ناکرێتەوە. بەڵام من دڵنیام مامۆستایانی خۆشەویست و کە سوکاری قوتابیان ڕۆڵێکی گەورە دەبینن بۆ ئەوی پرۆسەی خوێندن لەو سنوورە دەست پێ بکاتەوە. هەر بڕیارێک بدرێت تەنها بۆ ئەو شوێنەیە کە دەوامی تێدا ناکرێت. ئەو شوێنەی کە دەوامی تێدا دەکرێت ئاسایی پرۆسەی خوێندن بەڕێوە دەچیت، هیچ دواخستنێکی تێدا ڕوونادات. بەڵام ئەو شوێنەی کە دەوامی تێدا نەکرێت و بگاتە ئاستی 2 مانگ، بێگومان ئەو شوێنە دراسی ئەوە دەکرێت کە خوێندنی تێدا دوا بخرێت بۆ ساڵی داهاتوو.